دیسان ئەو شەنازم پێدرا ئەو شیعری دوودانە دووتان بۆ بخێنمەوە. دیارە دوودانە دوو پەیوەندیشی هەیە لەگەڵ یەکێک لە ئاواتەکانی کۆمار، پێکەنانی وڵاتێک سەربەخۆکیانێک سەربەخۆ لە هەموو پارچەکان. و بیرمە لە مەکتەبە دەیان پرسی دوودانە دوو دەکاتە چەند، و بیرمە لە مەکتەبە دەیان پرسی دوودانە دوو دەکاتە چەند، هەموو تێکڕا دەیان نووسی دەکاتە 4. کەچی ئەمن لە حسابە نمرەی کەم دەهێناوە داهاتمە خوار. ئەویش تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو دوودانە دوو دەبێ بە 1 نابێ بە 4. لای من وابوو لای من وابوو ددان و دوولێ و زبان نابن بە 4 دەبن بەزار بە تێگڕایی دەکەن هاوار. لای من وابوو دوو دەست و دوولاقی مرۆڤ نابن بە 4 لە لەشێک داوا دێنە کار. لای من وابوو گەڕاک خان و کۆڵان شەقام نابن بە 4 دەبن بە شار تێیدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار. لای من وابوو کۆلکە و ڕیشە لق و گەڵا نابن بە 4 دەبن بەدار هێندێک کورت و هێندێک درێژ وەکو چنار. لای من وابوو ئەوین و دڵ جوانی و پاچی نابن بە 4 دەبن بە یار لە لای دڵدار. ئەو هەمووی وا دوو بە دوو دەبن بە 1 نابن بە 4 یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار. تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم 100 پارچەکەن پم دەنە ژێرگولە و ڕەگبار بچمە سەردار قسەی دڵم دێتە سەرزار. کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە 4.